ئەمە پرسەی سێ ئەندامی یەک خێزانن کە لە بیستی ئەم مانگا لەسەر ڕێگەی سلێمانی چەمچەماڵ بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. بە حادیسەی سەیارە بە سێ کەس وە سێ کەسیش بریندارن. بەڕاستی ڕووداوێکی ناخۆش بوو. خی گەورە سەبووریمان بداتێ و کارە ساتێکی زۆر ناخۆش برداوە لەو کارە ساتەیە 6 کەس بوونەتە قوربانەی سییانیان ێستا برینان لە خەسخانەی شارەوە سییانیشان گیانە نەدەستداوە کە ژن و پیاەکەن و مناڵیشیان بڕاستی ڕووداوەکە زۆر ڕووداوێکی ناخۆشە و داوا لە حکوومەتێنی کوردستانەکەم کە ئێتیمان بە ڕێگاوبانەکان بدەن بەڕاستی ئەم کارە ساتانە بوونەتە کارە ساتێکی زۆر گەورە و ماڵی چەندین خەڵک وێران بۆ ئەم ڕووداوە پێکدێن لە ژن و مێردێک بە ناوەکانی هادی تاهیر و فێنک ڕەفیق لەگەڵ منداڵێک بە ناوی دیندار کە بۆ بۆنەیەکی کۆمەڵایەتی سەردانی ئەو ناوچەیان کردبوو. بەداخەوە ڕێکەوتی 2020 کاتژمێر 4 ئێوارە لە سەر ڕێگای سەرەکی چەمچەماڵ سلێمانی لە بەردەم شارۆچکەی گۆپاڵە ڕووداوێکی پێکدادان ڕوویدا لە نێوان سێ ئۆتۆمبیلە ئۆتۆمبیلێکی بار هەڵگر و دوو ئۆتۆمبیلی تری کە یەکێکیان ئۆتۆمبیلێکی خصوصیە جۆری سەنی کە بەداخەوە 6 سەرنشینی تیا بوو. ئەم 6 کەسە سییانیان بەداخەوە کۆچی دوایان کرد و سییانیان برینارن لە هەمان کاتیشە ئەندامی یەک خێزانن و ئۆتۆمبیلەکەی تریشیان کە ئەلحەمدولیلا سەلامەت بوون ئەوان تەنها زیانی مادی بەر ئۆتۆمبیلەکانیان کەوتووە. لێپرسراوی بنکەی هاتوچۆی بازیان ئەوەشی ڕاگەیاند لە ماوەی ئەم مانگەدا 5 هاوڵاتی گیانیان لەدەستداوە ئەویش بەهۆی چەند هۆکارێکەوەیە. ڕووداوەکان کە ڕوو دەدەن ڕووداوی هاتوچۆ دڵتەزیێنەکان بەڕاستی دەکەونە ڕێگاکانی دەرەوەی شار لەبەرەوەی ڕێژەیەکی تیژڕەوی زۆری تێدایە و ڕێگاوبانەکانیش بەڕاستی کوالێتی نین ڕێگاوبانەکان کەم و کوڕیان تایە بەڕاستی ناحی بازیان ڕێگاوبانەکانی ئەوەی کە ئەکەوێتە ئاستی ناحی بازیان تێدەپەڕێ لەم ڕاستە ئەکسەرێتی ڕێگاوبانەکان چاڵ و چۆڵی گەوریان تیا دروست بووە و ڕەگڵەیان تێدایە خلیسکی لە شەقامەکان هەیە. لە کوردستاندا ڕووداوەکانی هاتوچۆ بوونەتە دیاردە و ڕۆژانە چەندین کەس دەبنە قوربانی کە دوایینیان ئەم خێزانە بوو کە منداڵێکی یەکمانگەیان لە دوا بەجێماوە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.